دژی بڕیاری قەدەغەی هاتوچۆ و داخستنی دوکانەکانیان ئەمڕۆ کاسبکارانی بازاڕی حەسیرەکە لە کەرکووک قەدەغەی هاتوچۆیان شکاند و دوکانەکانیان کردەوە، بەڵام دواتر هێزە ئەمنیەکان دوکانەکانیان پێداخستنەوە. ئەوان نیگەرانن لە بڕیاری قەدەغەی هاتوچۆی گشتی لە ڕۆژانی هەینی و شەممە و یەکشەممە، چونکە وەکو خۆیان دەڵێن لە داخستنی دوکانەکانیان بۆ ماوەی 3 ڕۆژ و قەدەغەی هاتوچۆ بۆتە هۆکاری بڕینی قوتی ڕۆژانەیان. واللهی دەستخۆشی لێکن کە بە هەنامانەوە هات گوێ لە داواکاریەکانمان گرت وتی ئینشاڵڵا با بڵێن لەم دانیشتنی لزنەی تەندروستی داواکەتان بەرزەکەینەوە و هیوادار ئینشاڵڵا 3 ڕۆژە نەمێنێت ئینشاڵڵا. ئەمڕۆ دامان خست پێمانیان داخست و بەردەوامیشە بین بەردەوام ببین ئینشاڵڵا هەتاکو لایە بن 3 ڕۆژە. والله ئێمە هەڵوێستمان چی ئێمە نەهاتو ئێمە جێتێکی سیاسی نیمان، ئێمە نهاتوین شتەکە سیاسی بێ مەسە بڵێ ئێمە کوردە عەرەبە تورکمان ئەم شەرەمان نییە. ئێمە هاتوینە باسی ڕزقەکەی خۆمانەکەی قوتەکەی خۆمان، ئێمە قوتمان بڕاوە زەرمەند بووینە و ئینشاءڵڵا ناگێتە حەدێک ببێتە هیچ مەشاکلێ، ئینشاءڵڵا حەلەکەمەوە بەزدەی ئەو خۆیە. بە بەڕیاری لیژنەی باڵای تەندروستی و سەلامەتی عێراق ڕۆژانی هەینی و شەممە و یەکشەممە قەدەغەی هاتوچۆی گشتی دەبێت. هەرەمە شەوای کردووە کاسبکاران نیگەران بن و ناڕەزایی دەرببڕن و داوا بکەن ئەو 3 ڕۆژەی قەدەغەی هاتوچۆی گشتیە لا ببرێت. قایمقامی کەرکووکیش بەڵێن دەدات داواکاریەکانیان بگەێنێتە شانەی قەیرانەکانی کەرکووک تا ڕێگە چارەیەکی گونجاوی بۆ دابنرێت. لە ڕاستیدا ئەم دوکاندارانە داواکاری تایبەتیان هەیە، دیارە ئەم کاسبکارانە داوا دەکەن قەدەغەی هاتوچۆ لا ببرێت لە ڕۆژانی هەینی و شەممە و یەکشەم. ئێمە داواکاریەکانیان بەرز دەکەینەوە بۆ شانەی قەیرانەکان و نووسینگەی پارێزگاری کەرکووک تا ڕەزامەندی دەرببڕن لە لابردنی قەدەغەی هاتوچۆ لەو 3 ڕۆژەدا، چونکە ئەم دوکاندارانە کرێی دوکان و مەسرفی ڕۆژانەیان لەسەرە. تاوان سوپاسێکن کە لێرە وجودی هەبوو لە بینی جەنابی پارێزگا و جەنابی سعد حەربیە وجودیان هەبێ و لیقایە بکەین لەگەڵ کاسبکارەکان و گروپی شەقامە بۆ ئەوەی کە مەوعیدێکی کۆنکرێتی مامدەنێ ئەم حەزرە هەڵگرن، هیچ سوودێکی نییە، خەڵک زەرەر دەکا. ئێمە لەگەڵ ئەوەین کە حەزر هەبێت تەنها بۆ ڕۆژی جومعە خەڵک لە ماڵەوە بێ، بەڵام بەم شێوەیە خەڵک زیاتر تووڕاکە، خەڵک زیاتر نیگەرانەکە و ئەمانیش من لەوە حاڵی بووم و ئەمانیش حاڵی بوونە لەوەی کە خەڵک زۆر نیگەرانە، پێویستە خەلیەی ئەزمە بە بڕیارەکانی خۆی دابچێتەوە. بە پێی بڕیارەکان تا ڕۆژی یەکشەممە 22 ئازار قەدەغەی هاتوچۆ درێژ کراوەتەوە. لە 3 ڕۆژی هەر هەفتەیە قەدەغەی هاتوچۆی گشتی دەبێت و لە ڕۆژی دووشەممە تا ڕۆژی پێنجشەممەی هەموو هەفتەیەک قەدەغەی هاتوچۆ لە کاتژمێر 8 شەو بۆ 5 بەیانی دەبێت. واش بڕیارە لە 21 ئازار بڕیاری نوێ لەبارەی قەدەغەی هاتوچۆ لە پارێزگاکانی عێراق دەربکرێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.